سڵاوتان لێبێت لەو شوێنەی کەوا بەرەبەیانی ڕۆژی هەینی ڕووداوێکی هاتچۆ لە گەڵی عەلیبەگ لە یەکەم پرد کە لە سۆرانەوە دەیبەرە و هەولێر ڕوویدا بەهۆی بار هەڵگرێک خۆی کێشا بەم پردەوە بەهۆیەوە بەشێک لە پردەکەدا ئەڕما کەوا 1985 پردەکە شیاو نییە بۆ ئەوەی کەوا هاتچۆی ئۆتۆمبیلی بچووک و بار هەڵگری بەسەردا بکرێتن. ئەمڕۆ ڕۆژی سێمە کەوا ڕێگاکە بە تەواوەتی داخراوە بەڕووی شۆفێرانەوە بەهۆی شیاونەبوونی پردەکەەوە بۆ هاتچۆکردن. لە ئێستادا تیمەکانی بەڕێوەبەرایەتی پاراستنی ڕێگاوبانی سۆران کاری تێدا دەکەن وەکە بینن لێرە کارمەندەکان سەرقاڵی کارکردنن لەم پردەدا و لە ئێستادا ئیشی تێدا ئەکەن دیارە لە قۆناغی ئێستادەکە کاری تیا ئەکەن لە ڕێی جەگەوە ئەیانەوێتن ئەو پردە بەرز بکەنەوە. دیارە قۆناغی یەکەم دیار نیە تاوەکو ئێستا کە ئەمە سەرئەگرێتن یاخود ئەگەر بێت و بەرزکردنەوەی پردەکە سەر بگرێتن لە ڕێی بەرزکردنەوەی جەگەوە ڕەنگە 2 هەفتەی بووێتن بە پێی زانیاریانی دەستێمە کەوتووە. بەڵام ئەگەر بێت و ئەمە سەری نەگرت ئەوە قۆناغی دووەم بریتێ لە گۆڕینی تەواوی پردەکە. بەڵام بۆ گۆڕینی تەواوی پردەکە بە پێی زانیاریانێک کە ئێستا ئێمە هەمانە نزیکەی مانگێکی ئەوێتن کەوا پردەکە وەکو خۆی لێ بێتەوە و بگۆڕێتن. دیارە ئەمە ئاستەنگێکی زۆری هاتچۆی بۆ ناوچەکە دروست کردووە چونکە ئەم ڕێگایەکی سەرەکی بازرگانی و گەشت و گوزاریە لە ناوچەکەدا. دیارە ڕێگای بەدیل ئێستا لە بێخاڵەوە هاتچۆی تیا ئەکرێتن هەم ئۆتۆمبیلی بار هەڵگر هەم ئۆتۆمبیلی بچووک لەو ناوچەیە هاتچۆەکەن بەڵام ڕێگاکە بە تەواوەتی شیاو نییە بۆ ئەم هاتچۆ زۆرێکەوە ئێستا هەیە. دیارە ئێرە ڕێگایەکی گەشتیاریە کە ناوچە گەشتیاریەکانی سۆران ڕەواندوز باڵەکایەتی ئەبەستێتەوە بە تایبەتی لە ئێستادا کە بەرەو سەری ساڵ ئەڕۆین ناوچەکە ساڵانە گەشتیارێکی زۆری ڕوتەیەکاتن ئەمەوا کاتن کە لە ڕۆژانی داهاتوە ئاستەنجی زیاتر بۆ هاتوچۆی شۆفێران دروست بێتن و ئاستەنجی بار هەڵگرانیش زۆر دروست بە لە ئێستادا کە لە ڕۆژدا هاتوچۆ ڕێگان ناداتن بەهۆی شیاونەبوونی ڕێگاکەوە بۆ ئەوی قەرەباڵغێکی زۆر دروست نەبێت لە ڕێگای ڕەواندوز بێخاڵەوە تەنها لە شەواندا ئۆتۆمبیلانی بار هەڵگر ڕێگان پێ ئەدرێتن بۆ ئەوی هاتوچۆ بکەن ئەوانیش بەپێی ئەو بەرنامەی کە ئەوان بۆیان داناون چەند ئۆتۆمبیلێک ڕێگا پێدەن دواتر بەنۆرە بڵین ئۆتۆمبیلەکان ڕێگان پێدرێتن بە ناوچەکەدا هاتوچۆ بکەن. ئیدارەی سۆران بەگشتی وەک باسمان کرد بەهۆی ناوچەکە کە ناوچەیەکی بازرگانی و گەشت و گوزاریە و ئەکاتن کە تاوەکو ڕێگاکە چاکە بێتەوە قەرەباڵغی و ئاستەنجی زۆر بۆ هاتوچۆی شۆفێران بەگشتی دروست ببێت.